کۆسار وەک میوزیسیانێک کە من باسی ئەوەم نەکرد لە دوای ئەوەی کە شانۆ بە درێژایی مێژوو گۆڕانکاری زۆری بەسەر هات چەندین ژارای لێبەوە بۆ نمونە لە دوای جەنگی جیهانی یەکەم جەنگی جیهانی دووەم سینەما ئەوە لە ببوورە شانۆی تعبیریمان هەبوو شانۆی واقعیمان هەبوو شانۆی ئابستراکتمان هەبووە لەناو شانۆیە بەشێشکە زیاد بوو میوزیکە بۆ نمونە شانۆی ئۆپێرامانەیە یاخود شانۆی کابووکیمان هەیە لە ژاپۆن کە ئەمیش جۆرێک لە سەمای میلیە و میوزیک ڕۆڵی سەرەکی تیابینێت زابا من یەک ئەزمموی خۆمە بۆ بژێڕمەوە بۆ بینەرانیش لە وڵاتی ئێران ساڵانە لەوێ لە فستیڤاڵی فەجر کە فستیڤاڵێکی گەورەیە ئەکرێت لە هەموو بوارەکانە بۆ سینەما و مۆسیقا و بۆ شانۆ وەکو یەکەم گرروپێ و کاتێمە ماڵمان لە ئێران بوو یەکەم جار بوو لە مێژووە لە ناوچە کوردستانیەکانی ئێرانە شانۆیەک ئامادە بکرێت بە ناوی بووکی سیروان بووکی سیروان شانۆی یەک بوو کە شانۆیەکی موزیکاڵی بوو خۆشبەختانە توانیمان لە ئێران پلەی یەکەمیش بەدەست بێنین لەسەر مۆسیقاکە بۆیە ویسم ئەمە بڵم کە مۆسیقا و شانۆ ئەتوان بڵم تاواکەریەکە ئێستا لە هەندێکە لە ڕەگەزە سەرەکیەکانی ناوشانەوە لە هەنێک هۆڵا شوێنی تایبەت هۆڵی شانۆی شوێنی تایبەت بە گروپی مۆسیقی هەیەکە لەگەڵ هاوشان لەگەڵ شانۆکە ئەمانش جێمە شانۆی ئاهەنگسازیشمانەیە کە سەرەتاکان یەگەڕێتەوە بە وڵاتی مەغریب دواتر مامۆستا ئەحمەد سالار لە کوردستان پەرەی بەم جۆرە شانۆییات ئێمە لەسەر ئەم بابەتە بەسوپاسەوە بەڕێز کاک حەمە سوارمان لەگەڵایە کە نووسەر و ڕەخنەگرە لە شاری هەولێرەوە بوو براوزان ماوەیەکیشە ڕامانگرتو ئێمە زۆر لەسەر بابەتەکە ڕۆشتین کاک حەمە سوار سڵاوت لێ بێ سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی ئەگەر بینەری ئەو بابەتە بوو بیکە من پێشکەشم کردو بزانم سەرنج و تێبینی چی بوو لەسەری سڵاو لە ئێوەی بەڕێز ئێوەی خۆشەویست سپاس بۆ تۆ سڵاو لە بینەرانی کورسات دەستی هۆش خۆش بێ بەڕاستی ینی سەردێکی مێژووی زۆر گرنگتان پێشکەش کرد ینی تۆ ئێوە مێژووی هەموو شانۆتان لە چەند دقەیەکە کورت کردەوە دەستان خۆش بێ شتێکی زۆر زۆر باش بوو تەنها ئەوە نەبێت کە شانۆی کوردی من کێشەیەکم لەگەڵەوە هەبوو لە سیەکانەوە تەنها لە نێو قوتابخانە و شتەکانە نەبووە بەڵکو یعنی تەنهاش بایەخی بە پەروەردە نەداوە لە سیەکانە بەکو شانۆی سیاسی پێشکەش کراوە وەکو ئەوەی نیرۆن وەکو سڵاحەدینی ئەویبی وەکو مەموزین کۆمەڵێک نمایش کراوە کە نمایشی سیاسی و نەتەوەی بوونە تەنها ئەوە نەبووە شانۆ لە قوتابخانەکانە پێشکەش بکرێ تەنها سەرنجم لەسەر ئەم بیستم ئەم فەقەرەیە ڕاستکەمەوە دەنا ڕێک هاوڕای هەموو ئەو زانیاریە گرنگانە بم کە بەڕێزت بە ئێمە و بە بینەران بەخشی بەڵێ زۆر سپاس کاک حەمە سوار من وەک خۆت ئاماژەت پێ بۆی ئەوەی کە لە ماوەی چەند دقەیەکە من پوخت و کورتم کردەوە قسەکانی بەڕێستان تەواو ڕاستە بەڵام من ئاماژەیەکی خێران پێیا کە زیاتر لە خوێندنگەکان کە ئەو جۆرە چالاکیەکان ئەنجام دراوە قسەکانی تۆ تەواوە و دەسەکانی خۆش بێ باش کاک حەمە بە بینەوە سەر بابەتەکە و باز لە ئەم ڕۆژە بکەین بۆ پێی کە جەنابێت تایتڵی ناوە کردووە کە نووسەر و ڕەخنەگری پێم خۆشە لەوە دەست پێ بکەم بزانم ئاستی شانۆ لە کوردستان لە ئێستا چۆنە بینیت سەرەتا دەمەوێت پیرۆزبایەکی شەرمنانە لە شانۆکارانی کوردستان بکەم بەداخەوە کە دەڵم شەرمنانە لەبەرەوەی لە هەموو دنیا لە 27 سێ لەو ڕۆژە خەڵک شانازی دەکە کە شانۆکارە ئێمە لە کوردستان لەو ڕۆژە شەرم لە خۆمان دەکەینەوە شەرم لە خۆمان دەکەینەوە باسی شانۆ بکەین باس لەوە بکەین کە شانۆکاری یعنی چۆن بە خەڵک بڵێن شانۆکاری کەچی زیاتر لە 5-6 مانگە شانۆکانمان هەناسەیتیانە لە شار هەیە 3-4 ساڵە هەناسەیتیانە شانۆ بە شێوەیەک ڕوبەرەکەی بەردەمی بچوو کراوەتەوە بە شێوەیەک خەریکە بەرەو مەرجی خۆی هەنگاو دەنێ ینی هەمووشمان پێکەوە بەشێکین لەو مەرگی کە ئێستا شانۆ ڕوبەڕووی بێتەوە بەداخەوە شانۆی کوردی بەڵێ شانۆی کوردی و بە تایبەت شانۆکاری کورد ینی شانۆ لە هەموو دنیا لە برەودایە چکە ئێمە هەمیشە شتێکەڵیان ئەڵێن وەڵی ترس تەکنەلۆژیا تۆ سەردەمی شانۆ نەماوە ئەمە بەڕاستی درۆیەکی گەورەیە زۆر جاران دەکرێت لە ڕاستیدا شانۆ لە هەموو دنیا لە برەوەیە لە پێشکەوتوترین وڵاتەکانی دنیا شانۆ زۆر لە برەوەیە زۆر پێویستیان بە شانۆیە کەسی
لە ناوچەیەکی دواکەوتی وەکو خۆمان ئێستا خەڵکێکی ئەڵێ کاکەیتر لەم سەردەمی سۆسیال میدیا و ئەمەیە شانۆمان بۆ چییە؟ یعنی تێگەیشتێکی زۆر خراپمان هەیە بۆ پرسی شانۆ بۆ چەمکی شانۆ بۆ کاریگەری شانۆ لە نێو کۆمەلگا و لە نێوپایە کۆمەڵایەتیەکاندا. باش کاک حەمە ئەو شەرمنانەی کە باست کرد یعنی ئەمڕۆ ڕۆژی گیانی شانۆیە زۆربەی شانۆکارانی کورد هیچ پامێکیان نەبووت و هیچ پامێکیان نابێت لەبەرەوەی ئەگەر هەشیان بێت وەکو جەنابی شەداماژت پێکرد بەو شێوەیە کە جەنابە دوێتت کە شەرمنانەیە یاخۆت گلەیی ئەکەن. ئەمێ پرسیاری ئەوە بکەم چێ وای لەمە کردووە چێ وای لەم دۆخە کردووە کە شانۆکار کە سینەماکار بەڵام بە تایبەتی باسی ئێمە شانۆکان بکەین چی ئەم هۆکارە بۆ ئەوەی کە وایان لێ ینی شانۆکار بەڕاستی خۆی هۆکار نییە کە ئەم ڕخنانە دروست ببێت لەسەری و ئەم قسانی کە ئێستا من و جەنابت و ئاکامیش باسیەکەین ینی هۆکارەکەی خۆیانن کە ئاکامی شانۆکارە توانێت زیاتر قسەی لەسەر بکە؟ کاکە گیان 175 شانۆکار لەم دۆخە بەرپرسیارە شانۆکار بە هەمومانەوە بە نووسەرەوە بە ئەکتەرەوە بە دەرهێنەرەوە بە ڕەخنەگرەوە بە هەموو ئەوانەی کە بە پرۆدیۆسەرەوە بە هەموو ئەوانەی کە بەشێکن لە پرۆسی شانۆ یعنی کێشەی شانۆکاری کورد ئەوەیە بەشێکی زۆرمان کە منش لێرە ئێستا خەریکم هەر ئەوە دەکەم بۆ ئەوەی ینی لە زیاتی ئەوەی دانیشین بەرنامە ڕێژی بکەین لە زیاتی ئەوەی دانیشین میکانیزمێک بدۆزینەوە چۆن لەگەڵ ئەم ڕۆژە زارێک کە خۆمان بگونجینەوە هەمومان گلەی دەکەین هەمومان خەریکی کروزانەوەین هەمومان هەوڵ دەدەین بەرامبەر تاوانبار بکەین بەو ڕۆژەی کە ئێستا شانۆی کوردی تیاکەوتووە لە کاتێک کە ئێمە خۆمان وەکو شانۆکار بۆی وتم شەرمەکەم بڵێم شانۆکارم لەو ڕۆژەیە یعنی دەبێت ئەم بەرپرسیارەتی هەڵگرین بەڕاستی ئەم بەرپرسیارەتی ئیشانۆکارە پێشەوەی حکوومەت بێ پێشەوەی وەزارەتی ڕۆشنبیری بێ پێشەوەی ڕێبەراتی شانۆکان بێ پێش ئەوەی بۆ گەشتۆتە ئەوە کە وای لێبێ ینی کاکە حەمە بەڕاستی منەمێ ینی بۆم ڕوون بکەیتەوە تێم بگەێنیت ینی بۆ گەشتۆتە ئەم ئاستە یعنی ڕەنگە ئەمە کاک ئەمە ڕەنگە ئەم پرسیارە ڕەنگە پێویستی بە کۆنفرانسێکی گەورە بێ بۆی وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە بەڕاستی یعنی بڵێن بۆ شانۆ ڕێک ئەمە ئەو پرسیارەیە من دەمەوێت شانۆکاران بۆ کۆبنەوە بزانین بۆ شانۆمان گەیشتە ئەم ئاستە ئێمە لە کوێ بین بۆ هاتینە ئێرە و پرسیارە 100 ساڵی شانۆی کوردی بکەین ئێستا باسی شانۆی کوردیان کرد لە ڕاستی ئایا 100 ساڵی شانۆی کوردی بە ڕێچکەیەکی دروستە هاتووە ینی وەکو پێویست ئیشی تیاکراوە ڕێزکەکەی دروست بووە کارنامەکەی دروست بووە ئیشکردنەکەی دروست بووە ئەگەر دروست بووە چۆن نەبێت لە دوای 100 ساڵ کارکردن تۆ نەتیجەکە و ئابێ ئەمڕۆ خەریکە بەرمەرجی شانۆ دەکەوی کەواتە ئێمە ئەبێت جارێککە بگەڕێنەوە بۆ سەرەتاکان هەز دەکەم ئێمە هەر لە سەرەتاوە بە هەڵە دەستمان بە شانۆ کردووە شانۆ بە حەز دەستمان پێ کردو ئێمە حەزمان کردووە شانۆیەکمان هەبێ ئێمە استراتیژی بیرکردنەوەمان بە ئەوە نەبووە کە لە کاریگەری شانۆ تێبگەین وەکو پایەکی کۆمەڵایەتی فەلسەفی هزری گەورە کە چ کاریگەرێکی لێ ناو شانۆ هەیە چ پەیوەندێکی بە کۆمەلگا هەیە چ پەیوەندێکی بە تاکێ ئێمە هەرگیز نەمانتوانێت لەم بوارە کار بکەین ئێمە حەزمان لێ خەڵکی لاسایی ئەو کۆمەلگانی دەوروبەری خۆمان بکەینەوە بەڵێ بەر لەوەی کە ئەمە حەز بێت پیشە بووە هەرگیز شانۆکار لە کوردستان یعنی شانۆ نەبووتە پیشە پاس 100 ساڵیش نەبووتە پیشە تەنانەت ئەو خەڵکانەی کە حکوومەتیش وەکو شانۆکار دایمەزراندون لە فەرمانگەکانی بەڕێوەبەراتی شانۆ هەرگیز یعنی وەکو پیشەکار کاریان لەنێو شانۆ دەکردو هەمیشە خۆیان وەکو فەرمانبەرێک بینیوە باشە ینی چکە پیشەی شانۆکار جیاوازە لەوەی کە تۆ فەرمانبەری بلا بەڕێوەبەراتی هونەری شانۆیان لە هەر شوێنێکە باشە کە حەمە سوار ئاشکرایە کۆتایی ساڵانی هەفتاکان و سەرەتای هەشتاکان بە قۆناغی زێڕینی شانۆدارە لە هەرێمی کوردستان بە دیاریکرایی بۆ نمونە لە شاری سلێمانی کە کۆمەڵی هونەرە جوانەکان هەبووە من پێشتر باسم کرد تیپی شانۆی پێشڕەوی کوردی تیپی نوانی سلێمانی تیپی شانۆی سالار تیپی ئەزمونگەری کە ئەمانە بەدەیان شاکاریان پێشکەش کردووە ئەمە بە قۆناغێکی زێڕین دارێت باشە لە هەشتاکان و کۆتای هەفتەکان ئێمە ئەو قۆناغەمان هەبوێت بۆ ئێستا لە پاشەکشین ئێمە لە ئێستا پێویستمان بە کۆنفرانسێک نییە کە سەرجەم شانۆکارانی هەرێمی کوردستان کۆبکاتەوە کە باز لە گرفتەکان بکرێت سەرەتا دەبێ ئەوە ڕاستکەمەوە کە شانۆی کوردی بە هیچ شێوەیەک قۆناغی زێڕنی نەبووە من داوای لێبوردنەکەم لەگەڵ تۆ لەنگە جیاواز بم بە یەک شت لەبەرەوەی
سیرکە شانۆی ئینگلیزی کە لە سەردەمی ئەلیزابێسیە قۆناغی زێڕینی شانۆی ئینگلیزی بوو کە نووسەرانی وەکو شکسپیر و مارڕۆن براندۆ و کۆمەڵێک نووسەری گەورە لە سەردەمایە دەرکەوتون تا ئێستاش کاریگەریان بەسەر شانۆ ئینگلیزیەوەیە تا ئێستاش تێکستەکانی ئەمە وەکو شانۆی ئینگلیزی کاک حەمەسوار بەڵام کوردستانم بە نمونە هێنایەوە کە لەو سەردەمە بەدایان ئێستا کوردستانیش بۆ باز دەکەم بەڵێ کوردستان تەوا کوردستان بۆ باز دەکەم ئەوەی کە لە هەفتاکان و هەشتاکان ڕوویداوە شانۆی کوردی توانیوەتی وەڵامی پرسیارەکانی ئەو قۆناغەی کۆمەڵگەی کوردی بداتەوە. کۆمەڵگەی کوردی لە هەفتایەکان بەتەبەتی دوای بەیاننامە 11 ئازار بەردۆخێکی سیاسی دەکەوێت کورد بە دوای مافەکانی خۆیان دەگەڕێەوە کوونەتەوە. شانۆی کوردی دەبێتە بەشێک لەم پرۆسەیە وەڵامی ئەو خەبات و تێکۆشانەی کۆمەڵگەی کوردی دەداتەوە حزبی کوردی دروست دەبێت شۆڕش دروست دەبێت شانۆ وەکو بابڵێن وەکو هوەرێکی زیندوو ئەبێتە بەشێک لەم پرۆسەیە وەڵامی خۆناغەکە دەراتەوە بۆیە شانۆ کاریگەرە بێ ئەچێتە پێشەوە کاریگەری نێو کۆمەلگا دروست دەکات لەبەرەوەی تەماسێکی تەبا دەبێت لەگەڵ قۆناغەکەی خۆی کێشەی ئێمە لە ئێستادا شانۆ تەبان نییە لەگەڵ ئەو کۆمەلگایی کە ئێمە تایە دەژین شانۆ دابڕاوە شانۆ ناتوانێت ئەو تەماس و لێکەوتەیە دروست بکە کە شانۆی هەفتا و هەشتاکان دروستیان کردبوو ئێمە ڕێک پێویستمان بەوەیە پێویستمان بە کۆنفرانسێکە شانۆکار دابنیشێ بزانێت استراتیژی کارکردنی چییە کۆمەلگا چی تیا گۆڕاوە بۆ شانۆ نەگۆڕاوە آخر هیچ لۆژیکێکی تیانە ئێمە تا ئێستا هەر بەم عقلەی هەفتا و هەشتاکانە ئیشەکەین لەگەڵەوەی سەردەم هەمووی گۆڕاوە نە سیارەکانمان سیارەی هەفتاکانە نە ئامێرەکانی پەیوەندیشتێکەکانەوە بۆ بیرکردنەوەکانمان کاک حەما ئەگەر شانۆش بۆ شێوەیە نەمێنێ وەکو جەنابە باسی کرد خۆ سارەکانمانی هەفتاکان و هەشتاکان نییە کە ئێستا بەردەستمانەوە یاخود دیکۆری ماڵەکانمان یاخود جلوبەرگەکانمان شانۆش نەگۆڕاوە بۆی کە هەنگاو هەڵبێنە بچێتە ناو سینەماوە زیاتر خۆی لە سینەمایە ببینێتەوە ینی ئاسایی نییە ئەمە ئێمە شانۆ لە سینەما و شانۆ دوو پسپۆری جیاوازن من باسی شانۆت بۆکەم ئێمە تا ئێستا تیپ و گروپەکە شانۆیەکانمان ئەم پرسیارم لێ تۆ ئاماژەوە پێدا کاک حەما من ئەم پرسیارم لەوە کرد کە ئێستا کە ئێمە شانۆکارێکمان هەیە یەک شانۆی نییە بەڵام ڕەنگە بەشداری چەندها درامای کرد بێ درامای تەلەڤیزیۆن یاخۆ بەشداری چەند فیلمێکی سینەمایی بکەنی مەبەسەکەی من لەمەوە ئەم قسەیەم کرد ئەمە هۆکار نییە بۆ ئەوەی کە شانۆ بەو شێوازە چۆنەڵی لە پاشە کشایە وەکو خۆت باسی بێ لە گرفتە سەرچەکان کە تۆ زۆربەی شانۆکاران لە ئێستا بەشداری دراماکانەکەن یاخود کارێکی سینەمایی زانی بۆ شانۆکار ئەچێ بەشداری دراما و سینەماکە لەبەرەوەی دراما و سینەما لە ئێستادا لینکێکی ئابوووریان هەیە ڕووەکی ئابوووریان هەیە شانۆ تا ئێستا نەیتوانیوە ئەم لیکە لە نێو ئابووریا دروستکە لە نێو بازارگەریە دروستکە ئێستا ئەم تیپ و گروپانەی کە وەکو تو ئاماژەر بە کۆمەڵی هونەرە جوانەکاندا و لە هەولێر و لە سلێمانی هەیە و دەیان تیپەیە تیپی شانۆی سالارەیە و پێشڕەوی شانۆی کوردی هەیە و تیپی هونەری هەولێرەیە و تیپی شۆڕەژوان لە دۆهۆکەیە و لە کەرکووکەیە و کێشەیە بنیادی ئەم تیپانە بنیادێکی زۆر کۆنە بۆ ئەم سەردەمە ناگونجێ تەنانەت بنیادی بەڕێوەبەراتی شانۆ و سندیکای هونەرمەندانیشمان بنیادێکی کۆنە بنیادەکان یعنی وەڵامی پرسیارەکانی ئەو سەردەمە نادەنەوە لە ئێستادا تۆ ئەگەر گروپێکی شانۆیی تەبێ پێویستە کەسێکی ڕاوێژکار و ڕاوێژکاری ئابووری لەگەڵدای بزانێت چۆن بتوانانی ئەم ئیشەی کە تۆ ئیشەکەی پارە پێیاکە ئەبێ ڕاوێژکارێکی ببوورە بەس ئەمە تەواو بکەم ڕاوێژکارێکی مارکێتینگ هەبێ لەبەرەوەی جەنابێت هەمووەکو نووسەرێکی دیار نەک لە عێراقا لە وڵاتە عەرەبیەکانیش هەمووەکو ڕەخنەگرێک هەمووەکو شانۆکارێک ویسم باسی ئەوە بکەم کە جەنابەت باسی ئابووریت کرد یاخود ئەوەت کرد کە شانۆ نەبووتە ئەوەی کە بتوانێت وەکو ئابووریەک سێر بکرێ یاخود ئابووریەکی باشێ بێ بەڵام کە شانۆش هەبێ بەڕاستی خەڵکە چێ ینی من نمونەت بۆ بژێرمەوە لە سلێمانی کۆمەڵی هونەری ملی چەندەها جار شانۆییان کردووە 2 مانگ 3 مانگ بەردەوام بووە تکتەکانیشی لە 10,000 و 15,000 بەرەوسەر بووە هەبووە خەڵکیش ڕۆشتووە بەس کە نەبێ خەڵک بۆ کوێ بچێ بۆ چه قاعەیەک بچێ بۆ چه هۆڵێک بچێ ینی پرسیارەکە ئەمەیە بۆ شانۆکاران ئەم هەنگاوە دەست پێ ناکەن ینی تۆ تاکو شانۆیەک نەکەی نازانی خەڵکیەت بۆ بینینیان نایە بەڵام کە هەبێ من دڵنیام کە خەڵکیە دەمە لەو ماوەی پێشوە شانۆیەک هەبوو کە بڕوان پێ بکوازم 6 مانگ 7 مانگ بەردەوام بوو هەموو ڕۆژێکیش قاعەکە پڕ بوو لە خەڵک و ئەمەش خۆ داهاتە بەڕاستی دەزانی ئێمە سەرەتای باسی پیشە شانۆمان کرد کە شانۆ بووە پیشە
ئێستا ئاسنگەرێک ساڵ بە ساڵ ئەو کەرستانەی کە درستی دەکات تازای نەکاتەوە بە فۆرمی تازە دروستێکە بۆی بازاری بەردەوام بێ مەسەرەن کە پەنجەرەیە دروست دەکە هەموو ساڵی پەنجەرەکان ئەگۆڕدرێن فۆرمی تازە وەرەگرن شکلی تازە وەرەگرن ڕەنگی تازە وەرەگرن کەرەستەی تازەی تیا بەکاردێ لەگەڵ زەوق و ویستی سەردەم دەگونجێ ئەو شانۆکارانش کە دەتوانن ئەم جۆرە کاڵایە لە شانۆ بەرهەم ناوە لە شانۆی کوردی ئەمە ڕوودەدا مەسەر ئەو شانۆی کە جەنابەت ئاماژەت پێدا کە بۆ ماوەی چەند مانجێک بەردەوام بوو پارەیەکی زۆریشی کرد چکە بینەر تاکە سەپۆرتی شانۆیە لە هەموو دنیا ئەبێ بینەر سەپۆرتی شانۆ بکە بۆیە باسی ڕوە ئابوووریەکەین کرد کێشەی شانۆکاری کورد بە شێوەیەکی گشتی ئەم حاڵەتانە ناوە تاکتاک هەیە کە شانۆیەکی وا دەکرێت بەڵام کێشەی گشتی ئەو کاڵای ئێمە بەرهەمی دێنین تا ئێستا ئەو کاڵایانیە کە بازار داوای دەکە ئەو کاڵایانیە کە با بڵێن کریاری هەیە کە بینەر ئامادەی کات و پارەی بۆ تەرخانکە کێشەی ئێمە بە شێوەیەکی بەرچاو متەئەسیرین بە کۆمەڵێک قوتابخانە و دنیابینی خەڵکی دەرەوە کە لە کۆمەلگایە چکە هاتووە کە لە بنیادێک هاتووە کە هیچ پەیوەندیەکی بە کۆمەلگای تۆ نییە ناتوانێت وەڵامی پرسیارەکانی کۆمەلگای تۆ بداتەوە تەواو دابراوە لە کۆمەلگای تۆ لە ڕووی فۆرمەوە ناتوانێت لەگەڵ میزاجی خەڵکی تۆ بگونجێتەوە کێشەی ئێمە ئەوەی ئێمە پشتمان لە کللتوری کردووە پشتمان لە کۆمەلگای خۆمان کردووە شتی بۆ هاوردە دەکەین بەڵام بەبێ ئەوەی بزانین ئێمە بۆچی هاوردە دەکەین و ئایا تاچەند ئەم هاوردەکردنە کەریب و گونجاوە لەگەڵ بینەری خۆ بەڕێز حەمە سوار عەزیز وەک کۆسار باسی کرد بەڕێستان نووسەر و ڕخنەگرێکی دیاری بواری شانۆن چ لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق یاخود لە وڵاتانی دەوروبەر بۆ پێی کە جەنابتان سەردانی باغاتان کردو یاخود وڵاتانی دەوروبەری عێراق و لە چەندین ئیڤنت و بۆنەی هونەری یاخود فێستیڤاڵی شانۆی بەشدادان کردووە ئاستی شانۆ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەراورد بە عێراق بێ یاخود وڵاتانی ناوچەکە چۆنە لە ئێستاە ئێمە وەکو ڕووبەری عێراق وەگرین شانۆی عێراقی یعنی لە ماوەکی زۆر هەر بەڕاستی پەیوەندیشی ڕاستەوە خۆی تا ساڵی نەوەتەکانش شانۆی کوردی بە شانۆی عێراقیەوە هەبووە بە شێوەیەک لە شێوەکان یعنی ڕنگدانەوەی شانۆی عێراقی بووە ئەو تیۆرانێکە لە نێو شانۆی عێراقی ئیشی تیاکراوە لە شانۆی کوردیش ئیشی تیاکراوە بۆ منە مەسەن تۆ باسی شانۆی ئاهەنگسازی مامۆستا ئەحمەد سالار کرد لە ڕاستی لە شانۆی ئاهەنگسازی مامۆستا ئەحمەد سالار هیچ پەیوەندێکی بە شانۆی عەبدولکەریم بەرشیدەوە نییە لە ڕووی فۆرم و دنیابینیەوە زیاتر پەیوەندی بە شانۆکەی قاسم محەممەدەوە هەیە کە جۆرێک لەم ستایلە شانۆی پێشکەش دەکرد لەبەر ئاهەنگسازی عەبدولکەریم بەرشید بە هیچ شێوەیەک پەیوەندی بە موزیک و گۆرانی و مۆسیقاوە نییە ئاهەنگسازی عەبدولکەریم ئاهەنگسازێکی کللتوریە علاقەی بە مەسائلی احتیفا هەیە نەک احتیفال بەڵام بەسەرەن بۆ نمونە کەسێکی وەکو قاسم محەممەد کە ئیشی کردووە کاریگەری بەسەر شانۆی کوردیا بووە سەلاح قەسەب ئیشی کردووە شانۆگەری بەسەر کاریگەری بەسەر شانۆی کوردیا هەبووە ئیبراهیم جەلال یعنی هەموو ئەو ناوانە بەرەوەی شانۆی کوردی ینی عەقلی مدەبری شانۆی کوردی شانۆی عێراقی بووە ئێمە لە نەوەتەکان ئەم دابڕانە دروست بوو شانۆکاری ئێمە هەوڵیدا لە سەرچاوی تر ینی شانۆ وەربگرێ ئیتر تۆزێک زۆرێک لەسەر بەخۆی وەرگرت بە بەراورد بە شانۆی عێراقی من جیاوازێکی گەورە لەگە شانۆی عێراقی نابینم بەڵام ئەگەر بە شانۆی فارسی بەراوردی کەم شانۆی کوردی زۆر لە دواوێ شانۆیەکی پیشەمەندی گەورە باسی فستیڤالی فەزرتان کرد لە ئێران هەیە و بەداخەوە لێرە نییە باش کاکە حەمە سوار بە دوو بابەت من باس بکەم یەکەمیان شانۆی کوردی وای لێ هاتووە چۆنەڵێ هە لە وەرزی بەهارە گژوجا بەهاریەکان دەرەکەون و بۆ ماوەی 15 ڕۆژ لە شاخ و کێوەکانە هەیە دواییتر نامێنێ شانۆی کوردی وای لاتوە کە بەس لەم ڕۆژەیە باسکرێت لە 27 سیا باسکرێت ئەمە یەک دووهەمیان کۆمەڵێک ئێمە فستیڤاڵمان هەیە لە هەموو شار و شارۆچکەکان بە ناوی فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆوە ئایا بەڕاستی ئەمانە فێستیڤاڵی نێودەوڵەتین یاخود ئەتوانی وەکو نێودەوڵەتی سێریان بکەین لە ڕاستیدا ئێمە لە هەولێرین لە مانجی سێ ماستی مەڕی پەیدا دەبێت تر هەموو خەڵک باس ئێمە قنگر و کارگووانە پێیابێ ڕاست دەکەیتر کەنگر و کاردی و ئەم شتانە پێیابێ ئێستا شانۆ کوردێک وای لاتووە تەنها لە بەهارە لە نەورۆزە بیرمانەکەوتەوە کە شانۆی کوردیایە بەڕاستی ڕۆڵێک ڕۆژێکە بۆ شەرمەزاری نەک بۆ ئاهەنگگێڕان بەنسبەت ئەوەی کە فستیڤاڵەکان باسکەم بەڕاستی کارەساتی گەورە لە وڵاتە ئێمەیە کە شانۆمان نیۆ فستیڤاڵ دەکەین لە هیچ وڵاتێکی دنیا نییە شانۆی تیانە بە فستیڤاڵکە لەم ئێرانە لە هیچ شێوێکە لە هەر شەوێکە لە تاران
چل تا 50 نمایشی شانۆیی هەیە بە بەردەوامی هەیە کەسی یەک فستیڤاڵی گەورەیان هەیە بە ناوی فستیڤاڵی فەجر و گروپەکانم ئەستەن مهتەمیش نین بە فستیڤاڵەکە ئەوەنە فستیڤاڵەکە لایەن گرنگ نییە زۆر بەشیان حەز ناکەن بەشداری تیا بکەن لەبەرەوەی خۆیان پرۆسەیەکی شانۆیی گەورەی بەردەوامیان هەیە باشە پێویستیان بە دەوڵەت نییە دەوڵەتیش داعمیان ناکە هەمووی لەسەر ئەرچی خۆیان جێبەجێ بەڵام بینەرێکیان هەیە سەپۆرتی کارەکانیان دەکا لە ڕێی ئۆنلاینەوە بلیتە فرۆشن یعنی بۆ چەند مانجێک فستیڤاڵ بۆ ساڵ نمایشەکانیان بەردەوام بێ من دەمە یەک زانیاری دەمێت لەم دۆخەدا داتەپیوەی شانۆی ئابووری ئێرانە یعنی برادێک ناوی کۆڕشە ئەوە ماوەی ساڵێک زیاتر نمایشێک لە تارانەکە من ئەو ڕۆژە پەیوەندیمان پێوە کرد قسەم لەگەڵی کرد هاوڕێمانە وتم نمایشەکە و بەردەوام وتی بەردەوام وتم تا ئێستا چەند داهاتە بووە وتی تا ئێستا لە سیرکە لە ئابووری ئێران سەیری ئەم ژمارەیەەکە وتی تا ئێستا نزیکەی $70,000 داهاتی نمایشەکەم هەبووە. بەڵێ کاک حەمەسوار من دوا پرسیارت ئاڕاستاکەم لە ئێستا ئێمە بەردەوام باسی ئەواکەن کە ڕەخنەگری سینەماییمان نیە ڕەخنەگری شانۆیمان نییە چی بکەین بۆ ئەوەی لەم قۆناغەش ڕزگارمان بێ وەک بەڕێستان لای بەڕێستان ئاشکرایە لە هەموو وڵاتان ڕەخنەگری سینەمایی بێ ڕەخنەگری شانۆیی بێ ڕۆڵێکی بەرچاویە بە تایبەت لە بوارە تیۆریەکەدا جگە لەوەش پێم خۆشە دواپەیامیشت بەم بۆ نێوە ئاراستە بکەیت هەروەها کا حەمەساروەشم پێ بڵێ ڕۆڵی شانۆ لە کایە سیاسی کۆمەڵایەتەکان چێ دواتر ئەگەر ئەوەشم پێ بڵێ سوپاسەکەم ببوورە بوراوی لە ڕاستیدا لە ڕووی تیۆریۆ شانۆی کوردی هەر لە سەرتاوە شانۆشی زۆر هەژار بووە من دراسی هەموو مێژوی شانۆی کوردیم کردووە لە هەموو قۆناغەکانە کورد باخی بە تیۆر نەداوە هەندێک تەجروبەیە هەوەری گرتووە و لێرە ئیشی لەسەر کردووە کەمترین ڕێژە ئیشی لەسەر تیۆر کردووە کە ڕەخنە بەشێکی گرنگی تیۆرە شانۆی کوردی شانۆیەکە لە قۆناغە جیاوازەکانە توانای ئەوە نەبووە کە ڕەخنەگر بەرهەم بێنێ بەرەوەی بینەری بەرهەم نەهێناوە هەر شانۆیەک لە دنیا تا بینەر دروست نەکە تا بینەرێکی ڕاستەقینە بۆ خۆی دروست نەکە ناتوانێت ڕەخنەگر دروستکە ناتوانێت شڕۆڤەکار دروستکە بۆیە شانۆی کوردی تا نەگەرێتەوە خاڵی سەرەتا زارشکە کار لەسەر دروستکردنەوەی بینەر نەکەین نەدەتوانین ڕەخنەگر دروستکەین نەدەتوانین وەرگر دروستکەین نەدەتوانین خەڵکی شڕۆڤەکار دروستکەین ڕۆڵی شانۆ لە کایە سیاسی و ئابوووریەکانە زۆر ڕوونە کە شانۆ لە دنیا ئەتوانێت کاریگەری زۆر گەورە هەبێ مەسەن ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکان تا ئێستاش شانۆ یعنی کایەکی بنەڕەتیە لە مەسلەی کللتور حتى نانەت لە بواری سیاست و لە بواری ئابوووریە شانۆ زۆر کاریگەری هەیە من هەست دەکەم لە وڵاتی ئێمەش لەمە تێگەیشتون کە شانۆ ئەم کاریگەری هەیە بۆیە هەموو فشارەکان لەسەر شانۆیە ئەیانەوێت شانۆ بە تەواوی بەڕاستی بەرەو مەرجی خۆی بێتەوە نەمێنێ کەس بێ بۆ ئەوەی هیچ کاریگەریەکی نەبێ بەسەر کایە سیاسی و ئابوووریەکانە دەنا هەر لە هەشتاکانە یعنی شانۆی کوردی بە قەت شاخ کاریگەری هەبوو لە پرۆسەی نەتەوایەتی کوردی و لە خەباتی نەتەوایەتی کوردی و چەندین شانۆگەری کوردی خۆپیشاندان و ئەوەی لێکەوتۆتەوە کاک حەمەسوار چەند ویسمان کۆتایی پێبین بەس بە یەک وشە جوابم بەرەوە گەشتبینی یان نە بەزەونە بە بەڵێ یا بەنەخ دوا پەیامیش والله من هەمیشە گەشت بینم ئەگەر ئێمە وەکو دوا پێیان بۆ شانۆکارەوەیە بەس دەمێ ئەوە بڵێم تکایە با کۆبینەوە واز لە دروستکردنی شانۆی بین ئێستا دروستکردنی چەند شانۆیەک هیچ لە ڕۆژەکە ناگۆڕێ پێویستمانە کۆبینەوەی دانیشن دیراسە ئەم واقعە بکەین بە جددی میکانیزمێک و بەرنامە ڕێژەکدانن لە سەرتاوە دەست پێ بکەینەوە ئەگەر ئەمە نەکەین ساڵێککە هەمان ئەم قسانە دووبارە دەکەینەوە بەدا باز بۆ کاکە حەمەسوار عەزیز نووسەر و ڕەخنەگر کە لە هەولێرەوە لەگەڵمان نابوو